بەرزان کەمال خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری کشت و کاڵیدا توێژینەوەی زانستیان لەسەر گەنمی ساوەر کردووە بۆ ماوەی ساڵێک هەڵسەنگاندنی بۆ دەکەن تا بزانن کام جۆری گەنم بەرگەی وشکە ساڵی و نەخۆشی دەگرێت و بۆ کەشوهەوای کوردستان گونجاوە. لە گەرمی نان کۆمەڵێک سنفی باش هەیە بە تایبەتی گەرمی سلێمانی دوو کە ئێستا هەیە گەرمی لە گەرمی نانە گەرمی ساوەریش 165مان هەیە ئۆڤاتۆمان هەیە سمیتۆمان هەیە ئەمانە هەمووی سنفی باشن شام 5 و شام حوتیش لەدا و ئەم سێتانەیە هەیە کە ئەمیش دانراوە بۆ تێستێک لەگەڵ سنفەکانی خۆمان. بەشێکی زۆری توێژینەوە کرداریەکانی ئەم چاڵگەیە لە بواری جۆرەکانی گەنم و جۆ و نۆک و ئالیکی ئاژەڵیە. ئەندازیاری پێشکەوتوی بواری کشتتوکاڵی تەها یاسین توێژینەوەی لەسەر جۆرەکانی جۆ کردووە لە ماوەی 3 ساڵدا باشترین جۆری جۆ بۆ بنەتۆی جوتیاران دەستنیشان دەکات. سەبەشی دوو توێژینەوەکەم لەسەر جۆکایەکان بریتە لە جۆی شەشپاڵ کە بریتە لە حەوت سنف کە سەرچاوگەی لە ڕێکخراوی ئیکاردا هێناومانە لە ساڵی پار 24 جۆر تەرز بووە وەکو مشاهدە کردمان بەزەم ساڵ ئەو حەوت سنفمان لێجا کردوێتەوە کە لە ڕووی ئینتاج و لە ڕووی منەخۆشیوانەوە سەرکەوتوو بوون. ئەم جوتیارانە لە گوندەکانی ناوچەی قەرەهەنجیرەوە ساڵانی ڕابردوو بنەتۆیان لێرە کڕیوە. مام جومعە دەڵێت لەو کاتەوەی بنەتۆم لە بەڕێوەبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی وەرگرتووە بەرهەمی گەنمەکەم زیاتر لە 1/20 بووە. تەنێکە تا 20 تەن 21 تەن من بۆ خۆم لە دەغڵی خۆم ئەوەم هەڵگرتووە بەڵام هەبووە جیرانم لە دەور و پشتم و دێتی تا 130 و زیاتریشی بڕیوە. یعنی چاکترین گەنم سلێمانی دووە بۆ وشکە ساڵی. وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاویش پاڵپشتی بە زانستیکردنی بەرهەمی کشتتوکاڵی دەکات بۆ ئەوەی جوتیاران لە کاتی دروێنەی بەرهەمەکانیان ڕەنجیان بەزایە نەچێت. بە دڵنیاییەوە توێژینەوە زانستیەکان ڕۆڵێکی گەورەیان دەبێت لە جۆری دیاریکردنی جۆری ئەو تەرزوو بنەتۆیانەی کە جوتیاران دەتوانن بەکاری بێنن لە سێکتەری کشتتوکاڵدا بەپێی خصوصیەت و تایبەتمەندی ئەو ناوچانەی کە جۆری بنەتۆیەکەی لێ دەچێندرێ بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی سلێمانی یەکێکە لە ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە توانیوێتی ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەر لە مەجای توێژینەوە زانستیەکان ببینێت کە بە سەدان تەرزی نوێی بەرهەم هێناوە و خزمەتی جوتیارانی پێکردووە. توێژینەوەی کشتتوکاڵی بۆ یەکەم جار لە ساڵی 1906 لە ئەمریکا سەری هەڵدا و ئەو توێژینەوانە بوون بە ڕێژکەیەکی گرنگ بۆ پڕبەرهەمی کشتتوکاڵ و پڕکردنەوەی پێداویستی خەڵک بۆ خۆراک لە جیهاندا و لە چەند ساڵی ڕابردووشدا بەرهەمی ئەو توێژینەوانە کاریگەری ئەرێنیان لەسەر پێشخستنی کەرتی کشتتوکاڵ لە هەرێم هەبووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.